بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێ بینەرانی عزیز هیوا دەخوازین کە تەندروستێکی باشتان هەبێت و دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک. ئازان لەگەڵ هاوکارم شوان لە بەرنامەیەکی نوێ داهاتینەوە خزمەتتان بۆ هیوای کە ئەمڕۆژ سەرجەم بڕگو و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس دانیار. بەناوی خوای گەورە و میهرەبان نایزانم سڵاوتان لێبێ و بەیانیتان باش مێ دەکەین لە ئاسوودەیی و کامەرانیا بن. سپاس بەخوا ئەم بەیانیەش دەرفەت هەبوو بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە. بینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژ هەوڵە دەین گرنگترین بابەتەکانی ئەمڕۆی ناو کۆمەڵگا قسە و باز لەسەر بکەین و یەکێک لەو تەوەرانەی ئەمڕۆمانەوەی قسەی لەسەر بکەین بابەتێکی گرنگی ڕۆژە ئەویش جاران لە کۆمەلگای کوردەواریە ئەگەر ماڵێک وەفاتێکیان لێ بکردایە یاخود کەسێکیان لێ بمردایە خەڵکێکە لە بەرەوەی بە دەرفەتێکیان دەزانی خێرێکیان دەستکەوێت لەگەڵیان دەچونە سەر قەبران و تاوەکو کوفن و دفنی خوا لێ خۆشبەکە و کۆچکردوەکە بکرێت. بەڵام ئەمڕۆ دەبینین کۆمەڵێک بڕیار و قەرارات دەرچۆ گوایە دەبێت بە پارە و پارەکەش مەبلەغێکی زۆرە و ئیتر بەو شێوەیە دەبێت هەنێک لە فەقیرەکان هەڵدەن نەمرن چکە پارەیان نییە کەس بیان نێژێ قسە لەسەر ئەو بابەتە دەکەین زانین بۆچی مردو ناشتن دەبێت بێت بە پارە و وەروە پارەکەش کەمێک ڕێژەی زیاد. وڵازن لە تەوری دومیشماندا باز لە کێشە کۆمەڵایەتیەکان دەکەین و هەروەها باز لە ئاشتەوایی لە کۆمەلگادا دەکەین و زانین ئەو هۆکاران چینکە بوونەتەوەی کە کێشە کۆمەڵایەتەکان لە کۆمەلگای کوردیدا ڕوو لە زیادبوون کردنەوە چاو ساڵانی ڕابردووتەوە چی بکرێت کە هەوێنی ئاشتەوایی و ئاشتی لە نێوان تاکەکانی کۆمەلگادا بێتە ئاراوە بووی کە هەمیشە پێکەوە تەبابن هەمیشە پێکەوە ئاشتی لە نێوانیاندا بێت بە تایبەت لەم چەند ڕۆژانی ڕابردوودا کە کێشەیەکی زۆر و گرفتێگە بوو لە نێوان هاوڵاتیانداوە بە تایبەت بۆتەوەی کە خوێنڕشتن و کوژران لە چەند ناوچەیە گەمەش بۆی کێشە کۆمەڵایەتەکان و لێکتێ نەگەیشتن یاخود زۆرجار لەسەر شتێکی زۆر سادە کەسێک دەتوژێ. ئەمڕۆ باز لەو کێشە کۆمەڵایەتیان دەکەین زانی چین و هۆکارەکانی چین وە چی بکرێت کە چارەسەر بکرێن و چۆن بتوانین هەوێنی ئاشتەوایی لە کۆمەلگادا بچەسپێنین. هەوڵە دەین لە ڕێگەی تۆڕی پاملێرانمانەوە لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان کۆمەڵێک زانیاری ڕۆژتان بۆ بگوازینەوە وەروەها چەند ڤیدیۆکمان هەیە کەوا لەسەر بابەتی جیاواز هەوڵ دەین ئێمەش پێکەوە لەگەڵێەوە بینەریان ببین. ئەزان دەست پێک دەچین لای کەش و هاوزانین ئەمڕۆ پلەکانی گەرماچە گۆڕانکارێکی بەسەرداتوە پێکەوە بینەری دەبین.
ئایزان لە تۆریەکەی بەرنامەکەمان ئەقسە لەسەر پێدانی بۆ هەڵکەندن و وەروەها بە خاکسپاردنی مردووەکان بە کۆمپانیاکان و بوونی بە پارە و وەروە ئەو کولتورەی کەوا هەبوو لە نێوان کۆمەلگای کوردیا کە خەڵک بەتابەت کۆمەلگایەکی موسڵمان بۆ بەدەزێنانی خێرێکی زۆر کە یەکێک لەو خێرانەی کەوا موسڵمان بە دەرفەتی دەزانێت چوونە سەر قەبرانە لەگەڵ مردووەکە و وەروەها دڵدانەوەی کەس و کارەکەی و هاوکاریکردنیشی لە کفن و دفنکردن یا بەڵام دەبینی ئەمڕۆ ئەو جۆرێک لە جۆرەکان بازرگانی پێوە دەکرێت و بۆ بە پارە بۆ قسەکردن لەسەر ئەم بڕیارانە یاخود ئەم جۆرە لە پێدانی بەشێک لە پرۆژەکان بە کۆمپانیاکان و بە بازرگانیکردنیان میوانداری زۆر بەڕێز کاک ڕەمەزان نامێکمان کردو ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. کاک ڕەمەزان بەخێر بێن. زۆر بەخێر بێن. ئەمە ینی جاران نەیانوێت با بمرین و نەجاتمان بێگە ئێستا بمریە بێ هەنێ پارەش لەگەڵ خۆ و پێش مردنەکە حازرکەی بۆی دوای مردنەکەێت خەڵک بتوانێت بوو با بۆ خەبرستان و بۆ نێژێ نادەبێت لەسەر جادەکان فڕێ بدرێ ئەم بڕیارانە لەکوێوە سەرچاوە دەکرێت بە چه ئامانجێک دەکرێت ئایا بازرگانیکردن لە بەرژەوەندی خەڵکە لە بەرژەوەندی گشتە یا خۆت لە بەرژەوەندی تایبەت ئەوەندەی ئەوە ئاگادار بێت. بەناوی خی گەورە میهرەبان سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سەبارەت بە دروستکردنی گۆڕسانێکی نوێ لە ناو شاری سلێمانی و بە وەرگرتنی بڕەپارەیەکی زۆر لە کەسوکاری مردووەکان ئەمە لەلایەن شارەوانیەوە ماوەی چەند مانگێکە چۆتە بواری جێبەجێکردنەوە بیرمان نەچێت ئەبێت ئەوە بزانین کە دروستکردنی گۆڕستان و دابینکردنی سەرجەم خزمەتگوزاریەکان و ڕێخستن و تەنزیماتەکەی ئیشی حکومەتە ئەمە دەبێت حکومەت خۆی بیکات ئەمە بەڵام بەداخەوە لە ئێستادا سەرجەم کایەکانی ژیان وای لێ هاتووە کە کەرتی گشتی خەریکە مەفعولی نامێن لەم نێوەندەدا لاواز بووە هەموو کایەکانی ژیان دراوە بە کەرتی تایبەت کە لەلایەن کۆمەڵە کۆمپانیاوە بەڕێوە برێت ئێمەش دەزانین ئامانج لە دروستکردنی کۆمپانیا و کەرتی تایبەت جگە لە خۆ دەوڵەمەندکردن ئەوەندە نەمان بینیوە کە لە هەرمی کوردستان خزمەتێکی شایستە بکەن و کە ئێمە پێی بزانین دڵمان پێخۆش بێت ئەمە دەنگۆیەکی زۆری لێ کەوتۆتۆ لە ماوەڕابردوودا بەداخەوە بڕیارێکی سەقەتە گرێبەستێکی چۆنەڵێ پڕ لە هەڵە کراوە لەم بابەتەدا بەهۆی ئەوەی کە ئێمە ئەزانین یەکێک لە شانەزیەکانی لایەنی کۆمەڵاتی لە ناو کوردەواری ئەمدا گیانی ئەو تەبایی و هاوکاری و ڕۆحەتەی کە لە ناوماندا هەیە بریتە لە ئەو لایەنە پەیوەندیە بەهێزەی کە لە ناومانە هەیە بە تایبەتی لە کاتی مردوو و لە کاتی ناشنی مردوو و لە کاتی پرسە گێڕاکاندا گێڕانی پرسەکاندا ئەمانە ئەوەندە هاوکاریان کردووە تەنانەت کەسوکاری مردووەکە ئەو کۆستان بیرچۆتەوە ئەو خەمە گەوریان بیرچۆتەوە بەڵام وەکو وتم حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە لەگەڵ ئەو هەموو مەعاناتەی کەوا فەرمانبەران و هاوڵاتیان ڕوبەڕووی بوونەتەوە لە ئێستادا هەم لە دابینەکردنی موچە و بڕینی موچە وە کۆمەڵێک ڕسومات و باج کە لە هاوڵاتیان سەپێنراوە بەسەریانە ئایا بە خۆشی خۆیان بێت یاخود بە ناخۆشی خۆیان بێت بەسەریانە هاتووە و ئەو لایەنە کۆمەڵاتیش کە ئێستا خەریکە پەرتەوازە بێت بۆ قەیرانەدارایی و کە لە نێوماندا دروستیان کردووە ئەمانە لەگەڵ ئەمەدا هاتوون ئەمەشیان خستۆتە سەر یەکێک لە هەنەهامەتەکانی تری هاوڵاتیان تۆ سیرکە یعنی کەسوکارێک ئەگەر نەخۆشێکی هەبێت ڕەنگە لەبەر بێپارەی وەزعی دارایی نەتوانێت خزمەتێکی باشی بکات بیباتە دەرەوە چارەسەرێکی بکات کە تۆ دێی ئەمە ناتوانێت بکات ڕەنگە بەهۆی ئەم نەبوونی ئیمکانێتەوە نەخۆشەکەیان بمرێت و لەگەڵ ئەوەشدا ئێستا وەزعی پرسە ئەوانە تۆزێک کەم بووەتەوە بەهۆی کۆرۆناوە ڕەنگە لە پرسەکەدا کولفەیەکی کەشی بچێتە سەر و لەگەڵ ئەوەشدا دێیت ئێستا دیسان و لە کاتی ناشنەکەدا بڕەپارەیەکی زۆری لەسەر حسابەکەی ئاەتر بە هەر بیانوەیەک بێت چ بیانوەکەی تۆ ئێمە هەخێوەمان نییە پارەکەی چی لێت و چۆنەکەی ئێمە ئەمانوێت وا دەزانین ئەمە ئەرکی سەرشانی هاوڵاتیان و کەسوکاری مردوەکانی کێش دروست کردووە بەڕاستی ئەمە یەکێکە لە نەهامەتەکان حەقی خۆیەتی هەم هاوڵاتیان و کەسوکاری مردوەکان یاخود لەم گۆڕستانە گۆڕەکانیان دەنێژن بە بڕوای من وەکو خۆم بەڵێم یاخود ئەوە تا فشارێک بکەن بۆ ئەوەی ئەم بڕیارە هەڵبۆشێتەوە. زۆر باشە کاک ڕەمەزان ئەم بڕیارە فەرز دەکرێت بەسەر هاوڵاتیاندا بوون ئەگەر کەسێک مردوویەکی بمرێ ئەبێت ئەکسەر ئەم پارەی بدات و ینی اختیاری نییە هەر ئەبێت خۆی جێبەجێ بکەمە ئەم پارەکە بدات مەسمەوەی کە بەسەریدا فەرز دەکرێت ئەم بڕیارە بەڵێ سەبارەت بە وەرگرتنی پارە ئەگەر بچین ناو گرێبەستەکۆ پێم خۆشە کۆمەڵە وردەکاری باسکەین ئەگەر لە دوایە پرسیار کرێ لەو بابەتە
بەڵێ بەتەکیید یەکێک لە خاڵە هەڵەکان کە ئێمە بەلامانەوە جێگەی تێبینێ و ئەمانوت ئیشی لەسەرکەین و هەڵی بۆشێنەوە ئەمەتانێ مردویان ئیجباری کردووە کە لەو گۆڕستانە بنێژرێت و بڕەپارەیەکی لێ وەربگیرێت خۆ ئەگینا ئێستا لە سنووری لە ناو شاری سلێمانیا 24 گۆڕستانمان هەیە گەورەترین گۆڕستانی سەیوانە هەمانە ڕۆژانە ڕاستە ئێستا بەهۆی قەرباڵخ و زۆربوونی مردنەوە شوێنی مردون ناشتن نەماوە بەڵام کە ئەم مردووانە بەشێکی لێوێ مردون هەر گۆڕ هەڵکەنمان هەبووە لەوێ پارەشیان وەرگرتووە بگرە مەبلەغێک لەمە زیاتریان وەرگرتووە بەڵام بابەتەکە ئیجباری نەبووە یعنی هەر کەسێک ئازادە لەوەی کە داوا لە گۆڕ هەڵکەنەی کە کات گۆڕێکی بۆ هەڵکەنێت بەویستی خۆی معاملەی لەگەڵا کات چەنی پێخۆش ئەیداتێت گۆڕێکی بۆ هەڵبەسێت یاخود ناوێکی لەسەر بنووسێت مانزەڕێکی جوانی بۆ بکات ئەمانە طبیعیە خاوەن مردوو پێی خۆش ئەمە بکات ئەمە مادەم ئیجباری نییە ژشتی زۆر زۆر طبیعیە بەڵام کاتێک کە دۆتیەیت ئەمە ئیجباریەکەی بەسەر هاوڵاتیە کە وەکوتم کۆمەڵک نەهامەتی بەسەرەوەی وای لێ ئەەکەیت ئەمە بکەیتە ئیجباری بەسەریا بەڕاستی ئەمە چۆنەڵێ یەکەم چەسانەوەی کەسوکاری مردووەکانە دووهەم قۆرخکردنی کۆمەڵێک بازرگانە و دەوڵەمەندکردنی کۆمەڵک بازرگانە بە ئیجباری ئەویش لەسەر حسابی هاوڵاتیە دەسەکاک ڕەمەزان بۆی ئێمەش و بینەرانیش بە جوانی بە وردی لەو بابەتە تێبگەین ئەو عقدەی ئەو بەڵێن نامەیە کە کراوە چه حکوومەت لەگەڵ ئەو شەریکەیە و ئەو شەریکە لەگەڵ خاوەنی مردوویەک دەیکا چۆن چۆنیەوەتە گەرەسە کەسێکی ئەزیزی لە دەست بدا بێ بچێ بینێژێ ئەبێت چی بکچنی لێوەردەگرن ئەم پارە لە بای چی لێوەری دەگرن بەڵێ مامۆساییان سەبارەت بە ئەو گرێبەستە کە کراوە ئەم گرێبەستە بۆ ماوەی 5 ساڵ کراوە لەگەڵ کۆمپانیایەکە گرێبەستێکیان کردووە لە ساڵی 2010 لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی سلێمانیدا بە ساڵانەیەکی ڕەمزی کە بڕەکەی 11 ملیۆن تا 12 ملیۆن دیناری خۆمانە ئەدرێت لە کولایەن کۆمپانیاوە درێت بە حکوومەت و بە سەرۆکایەتی شارەوانی و گرێبەستیان کردووە وەکووتم بۆ ماوەی 5 ساڵە بە گرێبەستەکە بە شێوەی تەندەر و بە شێوەی علەنی کراوە لە مزایەدا کراوە ئەمە شتێکی ئاسایی ئەمەیان کردووە ئەم گرێبەستە شارەوانی سەرۆکاتی شارەوانی خۆی زەویەکەی دابین کردووە خۆی سەرجەم خزمەتگوزاریەکانی کردووە تۆڕی ئاو و بیری لێداوە هەر لەسەر ئەرکی خۆی شارەوانی هێڵی کارەبای پێگەیاندووە سیاجێکی بە دەوری زەویەکەدا کردووە کە 182 زەویە تەرخان کراوە بۆ گۆڕستانە نوێیەکە و کۆمەڵێک سەوزایی و ناشتنی نەمان بە دەوری سیاجەکە بۆی مەنزەرێکی جوان بێت و لە دوورەوە دیار نەبێت ئەمانە شارەوانی خۆی هەمووی کردووە لە گرێبەستەکەدا داوای کردووە کۆمپانیا تەنها بەڕێوەی ببات یعنی ئەوە نییە کە کۆمپانیا بچێت ئەم خزمەتگوزاریانە بکات شارەوانی خۆی خزمەتگوزاریەکانی کردووە اینجا داوێتی بە کۆمپانیا هەموو کرێکارانی شارەوانی واتە دەتوانە بە کارمەندی شارەوانیش ئەم شتە بکرێت فعلا ئێستا من ویستم باسی ئەوە بکەم لە کاتێکدا ئێمە چەند ساڵە بەدەست موچەخۆری بندیوار و بەدەست کۆمەڵک مۆزەفی ئیژ نەکردو و کۆمەڵک مۆزەفی زۆر لە ناو فەرمانگەکانە گیرمان خواردووە بەڕاستی ئەتوانین سوود لە ئەمانە ببینین تاقەکانیان بهێنین لێرەدا لە کاتێکا ئەم گۆڕستانە بە چەند کەسێکی معنی بە چەند کەسێکی دیاریکرا و کە لە پەنجەکانی دەست دەرنەچێت ئەتوانێت بچێ بڕێوە بۆ هەموو خزمەتگوزاریەکانی کراوە حکومەت دەیتوانی ئەمە بکات دەیتوانی مۆزەفی شارەوانی خۆی بێنێت ئەمانە هەمووی بکردایە بەڵام بەداخەوە داوێتی بە کەرتی تایبەت وەکوتم هیچ پێویستی نەکرد ئەمە بدێت و لەگەڵ ئەوەشدا درراوە بە کەرتی تایبەت ئەو کۆمپانیای ئەوەی لەسەری بێت کۆمەڵک شتیان بۆ داناوە لەگەڵ ئەوەشا بیرمان نەچێت بۆ گۆڕ هەڵکەنەکان شارەوانی حسابی کردو 20 کۆشکیشی لەسەر ئەرکی خۆی دروست کردو بۆ گۆڕ هەڵکەنەکان هەر گۆڵ هەڵکەنێک و بۆ شوێنی مانوی خۆی ئەو ڕۆژە تا ئێوارەکە گۆڕێک هەڵەکەنێت کۆشکێکی بۆ دروست کردو دەتوانێت لێ بمێنێتەوە و ئەو گۆڕ هەڵکەنانەش لەلایەن سەرۆکاتی شارەوانی سلێمانی خۆیان مۆڵەتیان پێدراوە ئەرکی ئەم کۆمپانیایە لێرەدا چییە تەنها ئۆفیسیەکە لە ناو ئەم ئۆفیسا کۆمپیوتەرێکیان داناوە کە لە ناو ئەم کۆمپیوتەرە هەر مردوویەک لەوێ بنێژرێت لە ناو ئەم کۆمپیوتەرە وەکو دادایەک تەجیلیەکەن بۆ ئەوەی لە کاتێکا کە دوای 15 ساڵ 20 ساڵ ئەم گۆڕستانە گەورە بوو ڕەنگە کەسوکاری مردوویەک نەزانێت گۆڕەکەی لەکوێ داوا لەم کۆمپیوتەرە کات ناوی سیانی مردوەکەیدا بچێت سەردانی بکات طبعا گۆڕستانەکان کردو بە زۆنەوە پێی دەڵێت لە فلان زۆنە لە ئەوەندە ڕیزە ئەمە شتێکی سەرەتایە یعنی ئەگەر پێشتریش کە ئەمە نەکرابێ و طبیعی وە خەڵکیشم بابەتەی بینیوە زانیوێت هیچ کێشەی نەبووە بەڵام عفو یەک قەوسم بیت سەبارەت بە وەرگرتنی پارێک لە گۆڕستان لە کەسوکاری مردوو دوو شێوازمان هەیە یەکێکیان بۆ خوارد 12 ساڵە بڕی 175,000 دینار لە کەسوکاری مردووەکە وەرەگیرێت ئەم 175,000 100,000 یەچێتە گیرفانی کۆمپانیا و 75,000شی دەدرێت بە گۆڕ هەڵکەنەکە ئەوانەشی تەمەنیان لەسەر و 12 ساڵەوەی و کە مردوون لەلایەن کەسوکارەکەیەوە ناڵن مردووەکە بنێژرێت هەتا وەصلێکی بۆ نەکەن و ئەم پارەی لێ وەرنەگیرێت
کە بڕی 260,000 دیناری لێ وەردەگیرێت 110,000 دەدرێتە ئەگەر کۆمپانیا. کەسێک بێ مردوەکەی لە گۆڕستانی سیوان بوون نبینێژێ هەرە بێت و پارێ بدە نەخێر ئەو پارەیە نادات وەکو وتم بەڵام نایڵە لەوێ بینێژن. ئێستا بیستم باسی ئەوە بکەم ئەم کۆمپانیایە ئەفو بۆ پارەکە 260,000کە 110,000 ئەدرێت بە کۆمپانیا لە بەرامبەر ئەوەی کە گۆڕەکەی بێهارتۆنێکی ئەکات یاخود کۆنکرێت بە سوادەوری دەکات و 150,000شی دەدرێت بە گۆڕ هەڵکەنەکان ئەوەی بە 260,000 ئەمە کراوە بە ئیجباری. بەڵام لە ئێستادا هیچ کەسوکاری هیچ مردوویەک ئامادە نییە لە کاتێک هیچ کەسوکاری هیچ مردوویەک ئامادە نییە مردوەکانی ببنە ئەم گۆڕستانە نوێ و هەتا ئێستا جگە لەوانەی کە بە کۆرۆنا وەفاتیان کردووە بۆ بەهۆی زۆری ئەو مەبلەغە زۆرەوەیە ئامادەن ئەچن لە گۆڕستانێکی تری ناوشاری سلێمانی شوێنێک دەدۆزنەوە بخۆیان و هەڵی دەکەنن. ئەمە گرفتێکی بۆ کۆمپانیەکە دروست کردووە بە پێی بەدواداچوونەکانی من کە من بەدواداچوونم کردووە کۆمپانیا لە ئێستادا ئامادەیە داوای کردووە نووسرا و ئاڕاستی سەرۆکاتی شارەوانی بکات و ناشتنی مردوو لەم گۆڕستانانە قەدەغە بکات بۆی هەمویان ئیجبار کەم چێت ناو گۆڕستانە تازەکەەوە لەوێ ئەو ڕسومات و مەبلەغە پارەی وەرگێت. کاگرامەزان ینی هەنێک هەواڵیش هەبوو کە لە 260,000 سەرکەوتواتە بە هەنێک ڕسومات و وردەکاری ترەوە تا نزیکی 400,000 دەڕوا ئەو پارێ ئەوانش ڕاستن ینی جگە لەو پارەی کە ئەیدا هەنێک شتی تریشی لێ وەردەگیرێ. بەڵێ زیاتر دەچێت وەکو وتم گۆڕ هەڵکەنەکە 150,000 دینار وەرەگرێت و کۆمپانیا 110,000 دینار وەرەگرێمە 260,000 دوای ئەوە کەس و کاری مردووەکە ئەگەر بیانێ و گۆڕەکە هەڵبەسن ئەوە دیسان مەبلەغ پارێکی تێچێت ئەگەر بێ جوانکاری و مانزەراتێکی بۆ بکات ناوێک لەسەر کێلەکەی بکات شت بکات وردەوردا ئەچێتە سەر و تەبعاً سیعرەکان هەمووی زیادە. پرسیارێکی زۆر ساڵ ئێستا من لە زۆربەی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان لە ناحیە و قەزاکان من بینیمە خۆم لە مەراسیمی مردو ناشنا ئامادە بووین هەموو مەنتیقەیەک حتا لادێک بچکۆلانەکانیش حەفارێکی بچکۆلانیان کڕیوە یعنی بە چارەکێک تا 20 دقیقە گۆڕێکی جوان هەڵدەکەنێ و مەسەن خەڵکەکە ژنی دەکاتەوە. 1 ساعات ئیشکردن بە شۆفڵ و 60,000 ینی حەفارەش پێم وایە شتێکی وە یعنی ئەگەر بە لە 1 ساعات هاتوو گۆڕ هەڵکەنێ بە چەند گۆڕ 12 گۆڕ بەلانی کەمەوە هەڵدەکەنرێ. ینی ئەم کۆمپانیا نەکرا مەسەن خۆ گەر بێت و کێشەکە لە سیارەکەیە گەر بیتوانایە گۆڕێکی جوان هەڵکەنێ و خزمەت گوزاریەکی خێرا بۆ مردووەکان بێت مەسەن مەبلەغێک لە 100,000 بۆ خۆی گشتی هەموو پرۆژەکەەوە 150,000 نەڕۆشتایە خراپ نەبوو ینی بۆچی ئێوە هەوڵ نادەن کە ڕەنگە فەشەلهێنان بەم پرۆژانە زەختی زیاتری بوێت ڕەنگە حکومەت خۆشی بەشێک و پشکێکیان هەیە لەم بابەتانە هەڵ بدەن سیارەکەی نعیلاج کەم بکرێتەوە. مامۆستاس پرسیارەکە زۆر جوانە سەبارەت بەم بابەتە ئەم کۆمپانیای لە ساڵی 2010ەوە ئەم تەندەرەی بۆ دەرچووە دەبوایە بچێت تا بواری جێبەجێکردنەوە مەبلەغە زۆر پارەیەکیان دانابوو بەڵام بەهۆی لێت ناشارمەوە بە ئاعترافی بەرپرسانی شارەوانی بەهۆی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بەهۆی فشاری سوۆسیال میدیاوە ئەم بابەتیان ڕاگرتووە لە ساڵی 2010ەوە هەتا 1/7/2020 ئەم پرۆسەیە ڕاگیراوە و سەرۆکاتی شارەوانی جارێکی تر بۆ چاوخشانەوە بە سیعرەکانە هاتووە لەگەڵ کۆمپانیا دانیشتووە فعلەن ئەو قسەی جەنابتیان کردووە داوایان کردووە نرخەکان کەم بکەنەوە شتێکی ڕەمزی وەربگرن و لە بەرامبەردا سەرۆکایەتی شارەوانی لەو بڕەپارەی ساڵانەی کە نزیکی 12 ملیۆن دینارە لە کۆمپانیا خۆش بێت تەنها ئامادەی بڕی 1 ملیۆن دینار وەربگرێت لە بەرامبەرەوەی کە نرخی گۆڕ هەڵکردنەکان کەم بکاتەوە. ئەم بابەتە پێویستی بە ڕەزامەندی شارەوانی هەبووە وەزارەتی شارەوانی نووسراویان تەبعاً کۆمپانیا ڕایزی بووە بەمە قایل بووە بە پێی ئەو بە دواداچوونەی من کردومە سەرۆکاتی شارەوانیش ڕازی بووە بەڵام کە ئاراستەی وەزارەتی شارەوانیان کردووە وەزارەتی شارەوانی ڕازی نەبووە داوای لێ کردووە دەبێت بە پێی گرەبەستی تەندەرەکە چی بێت وەک خۆی جێبەجێ بکرێت. ئەمە کراوە ڕەزامەند نەبوون لەبەرەوە ئەم فترەیە ڕایانگرتووە لە 1/7 ئەم ساڵەوە مباشەڕەی بۆ کراوە بەڵام بیرمان نەچێت لە 28/7/2020ەوە وەزارەتی شارەوانی ئێستا پەشیمان بۆتەوە لە قەرارەکەی خۆی داوای کردووە لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئەم گۆڕستانە و هەڵکەندنی گۆڕ و پێدانی بە کۆمپانیا و کەرتی تایبەت هەڵبوو شوێنێتەوە و داوایان کردووە دەرخستەیەک ئامادە بکەن لەلایەن سەرۆکاتی شارەوانیەوە بۆ ئامادەکردنی بودجەیەک بۆ دابینکردنی ئەم گۆڕستانە و ئەم بابەتە لە کۆمپانیا بسێنرێتەوە فعلەن هەر سەرۆکاتی شارەوانی وەکو چۆن لە ڕابردوودا خۆی سەرپەرشتی کردووە خۆی کردوێتی ئەم کارە بدرێتەوە بە شارەوانی. بەڵام ئایا لە ئێستادا حکم پرسیارەکە ئەوەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لەم قەیرانە داراییەدا کە چەنەها پرۆژەی تر زەڕوتر و لە پێشترن ئەتوانێت ئەم ئیمکانەتی هەیە کە ئەم بودجێ دابین بکات لەم کاتەیە یاخود ئەمە مدەیەکی زۆری پێچێت واکە کە تا 5 ساڵەکە تەواو بێت ئەمانە پرسیارن دروستە بێت. بەڵام ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە خۆمان بە نوێنەری هاوڵاتیان نەزانین
و ئەمانوێت پارێزگاریان لێ بکەین و هەر ئەندامێک ئەنجومەن نزیکی 20 تا 30,000 نوێنەری خەڵکە حەقی خۆمانە بێنە خەد لەسەر ئەمە و داوای داکۆکی بکەین کە لە بەرژەوندی هاوڵاتیان بێت و ئەم بابەتە لەبەرەوەی تازە ئێمە ئەمڕۆ سەرەتای هەفتەیە دەستمان کردووە بە بەدواداچوونەکان. کاک ڕەمەزانیانی ئێوە وەکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگایانی ڕەنگە نازانم شارەوانی بەڕاستی خۆی درک بەمە ناکە پێم وابێ شارەوانی ئەوەی هەیە بێ پڕێتی لە شۆفڕ و حەفارە و یعنی ئەمانە ینی هەر خۆی شارەی با کاسپێکە بۆ خۆی بێ بچێتە گۆڕستانەکەەوە خۆی پاسەوانی دەکا خۆی نەمامی ناشتۆ خۆی ئاو کارەبای بردو نازانام و کارەبا بۆ مردوەکان بۆ زیینەکان یە مردوەکان بۆ چیانە با حەفارێک بێ کاسپیکە یانی گەر گۆڕێکیش بە 50,000 هەڵکەنێت یانی شتێکی ڕەنگە بۆشی پڕکاتەوە تا حدێک ساحبی مردووەکە ڕەنگە ئاسایی بێلایەوە و کێشنیە و حەفارە ئیشەکان دەکات یعنی بۆچی وەش پرۆژەیەک نادەنە شارەوانی بۆ خۆتان ئەمە ڕای خەڵکە ئێمە وەکو نوێنەرانی گەل بەم شێوەیە خۆتان بەرژەوەندیتان هەیە پارەشان دەستکەوێت لەسەر هاوڵاتێکش کەمتر دەستکێ و شتێکی پاکوتەمیزیش و مسلمانانی زۆر هیلاک نابن بۆی تەکنۆلۆژی قسەکانی شوان بۆ نوێسە و پارێکە شارانی خۆی وەری بگرێت لە لای خەڵک ڕوون بێت کە ئەم پارێ دووبارە بۆ خزمەت گوزاریەکان بێ بۆ پرۆژەکانی ناو شاری سلێمانی بێ دڵنیام هەموو خەڵک ڕۆکاتە ئەم پرۆژەیە چکە ئەگەر با بیر بکاتەوە کە گەندەڵیتیان نەکرێت و پارەکە بگەڕێتەوە بۆ خزمەتی خەڵک هەمووی ئیکە بەڵام بۆ کۆمپانیایەک ئەوە کێشەکەی ئایا ئەمە دەوترێت کە دەستی حیزبی لە پشتە دەستی لایەنێکی لە پشتەمە تا چەند ڕاستە مامۆستا سەبارەت قسەی جەنابتان بۆ پاڵپشتی قسەکەی جەنابتان لە ماوەی ڕابردوودا و لە چەند ساڵی ڕابردوودا بینیمانە دروستکردنی نەخۆشخانە دروستکردنی قوتابخانە کۆمەڵە پرۆژە حکومت داوای لە دەوڵەمەند و خێرخواست کردو دروستی کردووە تەنانەت نۆژەنکردنەوەی فەرمانگەکان و قوتابخانەکان هەمووی لەسەر ئەرکی مامۆستایان و فەرمانبەران کراوە هیچی تێنەچوو ئەگەر حکومت یەک بانگەوازی بکردایە بۆم بابەتەوە قسەی جەنابتانی بکردایە من دڵنیام لە ماوەیەکی کەمدا بە دەوڵەمەند و بە چینی مام ناوەندیشەوە ئەم داواکارانەی جێبەجێ کرد باواز لەوە بیانی کە شارەوانی مەکایینی هەیە بۆ خۆیان گەردنیان ئازابێت نامانوێت بەڵام ڕێگە بن ئەرکی خزمەتکردن و ئەرکی تەنزیمکردنی ئەم گۆڕستانە هاوشێوەی گۆڕستانەکانی دەرەوەی شاری سلێمانی لە قەزا و ناحیەکاندا بدرێت بە کەسی خێرۆمەند بە باشترین شێوە ئەیبەن بەڕێوە هەموو دەوڵەمەندێک و خێرخوازێک ئامادەیە خێرێکی لەم جۆرە بکات مەکاین دابین بکات کرێکار لەسەر ئەرکی خۆی بگرێت ئیزعاف و کۆمەڵەشت بۆ گواستنەوەی تەرم بکات یعنی ئەمانە هەمووی ئەکرێت ئاسانە هیچی تێناچێت وەکو وتم ئەم پرۆژە خێرخوازیانە هەتاوەکوی ئەسا لەناو کردەواری ئێمە داماوەتەوە ئەتوانین شانازیشی پێ بکەین بەڵام حکومت نایەوێت ئەمە بکات ئایا حکومت بیری لەم بابەتە نەکردوەوە یاخۆ چییە وەکو وتم ئێمە لە بەدواداچوونەکانمان ڕێگە چارەیەکە دۆزینەوە بۆ سەرۆکاتی شارەوانی بۆ وەزارەتی شارەوانی داوایان لەکەین کام کارە ئاسانە کام ڕێگا زووتر وا ئەکات کە معنەویاتی مادی و معنەوی کەسوکاری مردووەکان کەم بکاتەوە خەمەکانیان کەم بکاتەوە ئێمە ئامادەین و ئەگیرنە بەر بۆ چارەسەرکردنی کێشە گرفت زۆر باشە دەوترێت پلان هەیە کە ئەم بڕیارە ئەم کۆمپانیا لە قەزا و ناحیەکانی جێبەجێ بکرێمە تا چەند ڕاست لە ئێستادا هیچ بڕیارێک نییە بۆ ئەو قەرارە و بڕوا ناکەم قەزا و ناحیەکان ئامادە بن بچنە ژێرباری ئەمەی بهێڵن ئەمە بکرێت بۆ مانایەی کە کەسی خێرۆمەند و کەسی دەوڵەمەند ئەوەندە زۆرە خۆیان بۆ هەموو تەمەنیان ئەم گۆڕستانە و خزمەتکردنەکان و دابینکردنی سەرجەم پێداویستەکانە گرتوۆتە ئەستۆ لەبەرەوەی من لێ ناشارمەوە شتێکی ناچاری ئێڵم ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە بەهێزەی کە لە دەرەوەی شاری سلێمانی و لە سنوورەکانی شاری سلێمانی و لە قەزا و ناحیەکاندا هەیە بەڕاستی زۆر جیاوازە لەو پەیوەندی کۆمەڵاتی لە ناو شارە هەیە ڕەنگە ئەم بابەتە بۆ ناو شاری سلێمانی بەلایەن هەندێک کەسەوە ئاسایی بێت کە ئێمە بە ئاسایی نازانی چکە ئێمە دەبێت سەیری چینی هەژار و کەم دەرامەت و فەقیرەکان بکەین ڕەنگە بەلایەن و ئاسایی بێت بەڵام قبولکردنی بابەتێکی لەم شێوەیە و سەپاندنی بەسەر کەسوکاری مردوانی دەرەوەی شاری سلێمانی بەتابێتی لە قەزا و ناحیەکان جێگەی نابێتەوە و بڕوا ناکەم قبوڵی بکەن زۆر باشە کاک ڕەمەزان سپاس بۆ بەشداریکردن بەڕاستی هەموو ڕۆژێک کە گەرسەرەی من بێ بەرنامە پێشکە میوانێک دێت تێرەوە هەر بابەتێک لەسەر باسی حکومەت دیاڵێ بڕیارێکی سەقەت یاوە نازانم حکومەتە تاکەیەوێ هەم بڕیارە سەقەتە با سپاس بۆ ئامادەبوونە هیواداری حکومەت ئەوە نەبڕیاری سەقەت نەیە بەڵێ بنەرانی عەزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لات بەڵازان دەچین لای پرۆژەیە کە دوو هاوسەر ئامادەیان کردووە زانینەوە پرۆژەیە چیوە پێکەوە بینەری دەبین بۆ یەکەم
یەکەم جار لە ئەڵەبجا دوو هاوسەر لە ماڵی خۆیان کۆرسی ئۆنلاین بۆ فێربوونی زمانەکان بەبێ بەرامبەر بۆ فێرخوازان دەکەنەوە. وەک دەڵێن خۆیان بیرۆکە و خاوەنی پرۆژەکان. Can you cook dolma? Why? کە سەدان کەس سوودمەند دەبن و لەسەر بیرۆکەکەش بەردەوام دەبن بۆ ئەوەی فێرخوازی زیاتر سوود لەوانەکانیان ببینێت. What's the matter? کێشە چییە؟ چیتە؟ I have a cough. I have a cough. من کۆکەمە. ئێمە کە سەرەتا لەگەڵ هاوژینم بیرمان لەم پرۆژەیە کردەوە ئامانجمان ئەو بوو کە تاکی سوودبەخش لە کۆمەلگا پێ بگەێنین و خۆمان تاکێکی سوودبەخش بین بۆ دەوروبەرەکەمان وەک ئەبینین کە سۆشەڵ میدیا کاتێکی زۆری پێوە بەسەر ئەبرێت و بەداخەوە ئەم کاتە لە بەفیڕۆدان زیاتر ینی هیچ سوودێکی وای لێ نابینرێت و ئەبینین کە سۆشەڵ میدیا پڕ بووە لە ڤیدیۆی بێسوود بۆ نەوەکانمان کە ئەمە زیانێکی زۆر بەنەوەی داهاتوو ئەگەێنێەوە بە پەروەردەی ئەوان زیان ئەگەێنێ ئێمەش ئامانجمان ئەوەیە کە ڤیدیۆی بەسوود زیاتر بکەین لە سۆشەڵ میدیا و لە یوتیوب. کەمال بەڕێوەبەری پەیمانگای ئاڕاستەی نوێیە لە سەروبەندی بڵاوبوونەوەی کۆرۆنا تەواوی خولەکان بۆ ئۆنلاین و لە یەکێک لە ژووری ماڵەکەی دەڵێتەوە خێزانەکەی مامۆستای زمانی ئینگلیزیە بە شێوەی ئۆنلاین وانەکان دەڵێتەوە. هەر لەو کاتەوەی کە کەرنتینە با بڵێن ئەو مەوزوعی بابەتی کۆرۆنا هاتە ناوەوە کەرنتینە کرا لەلایەن با بڵێن لەلایەن حکوومەتەوە بڕیاری قەدەغی هاتوچۆ داخستنی شوێنەکان و شوێنە پەروەردەیەکان و قوتابخانە و ناوەندە زانستیەکان دەرکرا. ئێمەش وەکو خۆمانێکێک بووین لەو شوێنانەی کە نەمانتوانی شوێنەکەمان بەکراوەی بێڵێنەوە بتوانین کۆرسەکانی تیا بڵێنەوە. بۆیە بیرمان لەوە کردەوە کە بە ئۆنلاین ئیشەکان بکەین لەگەڵ ئەوەشا کە ئەم بابەتی کۆرۆنا و ئەو بابەتی کەرنتینەکە دروست بوو قەیرانێکی دارایی دروست کرد بۆ خەڵکی هەرێمی کوردستان و ئێمە بۆیە بابەت هەر کۆرسەکانمان لە هەر بوارێکا بوو لەو بوارانەی کە ئیشمان تیا کرد بڕیارمەندا بە ئۆنلاین کاری لەسەر بکەین و بە بەرامبەریش بێ بۆ ئەوەی کە زۆرترین کاتیان هەیە لە ئێستا لەو کاتی کەرنتینەیە بتوانین هاوکارێکیان بین کە بەبێ بەرامبەر سوود لە زۆرینەی کۆرسەکانی ئێمە وەربگرن. کۆرسەکانمان زیاتر لە بواری زمان و بەتایبەت زمانی ئینگلیزی و بواری پەروەردەیی و گەشەپێدان و لەگەڵ بواری بەڕێوەبردن و کارگێڕیکە خۆم بابەتەکانی گەشەپێدان و بەڕێوەبردن و کارگێڕی کۆرسی تیا ئەڵێمەوە خێزانیش و مامۆستا کەوسەر لە بواری فێربوونی زمانی ئینگلیزی کۆرسی وتۆتەوە بەردەوامە لە لە ئێستادا بەشێکی زۆری قوتابیان و خەڵک تەکنەلۆژیا بەکاردێنن بەڵام سوودێکی ئۆتۆی لێ نابین و خۆیان بە شتگەلێکی بێکەڵکەوە سەرقاڵ دەکەن. ئەو دوو مامۆستایە دەڵێن دەیانەوێت سوودێک بە قوتابیان و فێرخوازان بگەێن و سۆشیال میدیا بۆ فێربوونی زمان یاخودوانەی پەروەردەیی بەکاربێنن. کەمال ڕایەنەری گەشەپێدانی مرۆیە و خێزانیشی مامۆستای زمانی ئینگلیزیە جگە لەوانە زمانەوانیەکان و پەروەردەیەکان لە بواری کارگێڕی و بەڕێوەبردن خۆبەخشانە بە ڕێگەی ئۆنلاین تا ئێستا 1000 کەس سوودی لەوانەکانیان بینیوە. من تامە. سامان فتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. بەڵێ بینەرانی عزیز لەم تەورەیەماندا باز لە هۆکارەکانی زۆربوونی کێشە کۆمەڵایەتیەکان و گرفتە کۆمەڵایەتیەکان دەکەین. بزانین ئەو هۆکارانە چین کە بوونە تەمایەوەی کە کێشە کۆمەڵایەتیەکان لە کۆمەلگادا ڕوو لە زیادبوون بکەنەوە چی بکرێت کە ئاشتەوایی لە کۆمەلگادا بەرقرار بێت و هەموو لایەک دوور بێت لە هەموو کێشە و گرفت و کێشەیەک وە بتوانێت کە خەڵک دوور بێت لە کوشتن و بەتایبەت ئەم چەند ڕۆژی ڕابردوو کە لە زۆرێک لە شار و شارۆچەکاندا بۆی چەند کێشەیەکی سادەوە خەڵک کوژراوە دوێنێ شەویش لە چەمچەماڵ بۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە 3 کەس
یانە لەدەستدا بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز حەسەن عەبدوڵڵا بانخوازی ئیسلامیمان کردووە مامۆستا ئەسڵای خوارد لێبێت سوپاس کە میوانی بەرنامەکەمان بووی خوا لە جەنابیشتان بێت و خوای گەورە موفق و سەلامەتتان پێ زۆر باشە مامۆستا حەسەن هۆکاری زۆربوونی ئەم کێشانە لە چیەوە سەرچاوە دەگرێت بۆچی کێشە کۆمەڵایەتیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ و لە زیادبوونە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه طبعا كيش كمالاتي كان بحكم يوك إنسان كائني شيء كمالاتيه خوا سبحانه وتعالى وايد رزق لك ناتواني بتنها بجيت جياني لقى الخلقين ترى كمالجي جروستا كين بقشتي لأنه كمالجي ده صراع الملانيه هي أو كإنسان حز كمال غريزي هي حزي لويك شتی زۆر بێ شتی هەبێت تووشی منافەسە دێ تووشی کێبڕکێ دێ لەگەڵ بەرامبەرەکەی ڕەنگە زۆر جار ئەو منافەسەیە وای لێ دەکات کە هانی دەدات کە سنوورەکان ببەزێنێ بگاتە ئاستێەوە کە کەرامەتی بەرامبەری لە کەدارکە لەعنی سەرەتا لە دڵ بریندارکردنێکەوە تا دەگاتە بریندارکردنی کەرامەتی تا دەگاتەوە کە فعلا هەوڵی ئەوە بدات کە بەرامبەرەکەی ڕەشکاتەوە لە ڕووی ئەو دەڵێن فیزیاییشەوە یعنی بە جۆرێک هەوڵی کاری بۆ ئەوەیە کە خۆی بسەپێنێ و شتەکان بۆ خۆی بێ و جۆرێک لە ئەنانیەت وا دەکە کە بەرامبەرەکەی نەخوێنێتەوە یان بە شیاوی ئەوەی نەزانێت کە بەرامبەرەکەی ئەسڵ وجودی هەبێت بەرحاڵ کێشە کۆمەڵایەتیەکان ئێستا مرۆڤایەتی بەگشتی بەدەست کێشەکانی خۆیەوە دەناڵێنێت بەدەست ئەو کێشانەوە دەناڵێنێت کە مرۆڤەکان خوڵقاندویانە دروستیان کردووە ئەوە نەزعەیەکی ئینسانیە کە ڕەنگە با بڵێن بارێکی یان ڕێژەیەکی زۆری هەبێت لەوەدا کە حەز و یان بەشی شەڕ لە ناخی ئینساندا هەیە بەڵام دەبێت ئینسان خۆی پەروەردەکە دەبێت ئینسان خۆی گەشە پێ بدە دائیمەن بەرەو لای چاکە بڕوا بەرەو لای خەیر بڕوا بەرەو لای شتێک بڕوا کە خوا سوبحانەهو وتەعالە پەسەندی دەکا و خوش وەکو ئەوە کە بۆ ئەوەی یعنی کێشە کۆمەڵایەتیەکان کەم بن یعنی هەر لە دنیادا هەندێک دەرەنجامی داناوە بۆ شەڕ و بۆ خێر بۆ چاکە و بۆ خراپە یعنی وەختێک دەبینی کە کەسێک کە چاکە دەکا خدا هەر لە عاجلەن یعنی بە شێوەیەکی خێرا پاداشتی بۆ دەداتەوە کە دڵ و دەرونی ئاسوودە بێت وەختێک کەسێک خراپەیەک دەکا بە شێوەیەکی خێرا هەست دەکەی کە ئەو ئینسانە دڵێکی ناخۆشی هەیە بۆ ئیتر یعنی هاندانەکان بۆ ئەوەیە کە خەڵک کێشەکانی کەم بێت هەر تا ئینسانیش کێشەی لەگەڵ ذاتی خۆی کەم بێ یان لە دەروونەوە دامەزراوتر بێ لە ناخیەوە پاکتر بێ کێشەی کۆمەڵایەتی کەمتر لێ دەبیندرێت کەمتر کێشە بۆ بەرامبەری دروستەکە ئێمە گرفتەکەمان نەفسمانە گرفتمان دەرونی خۆمانە لە دەروونەوە زۆر جار ئینحیراف و سەر لێ شێواوی و ڕێگەونکردنمان هەیە ئەو ڕێگە لێونبوونە ئەو ئینحیرافە دەرونیە ئینعیکاس و دەرهاویشتەکەی تەماشا دەکەی ڕنگدانەوەی دەبێت بەسەر ڕفتار و هەڵسوکەوتی ئێمە لە دەرەوە طبعا ئینسان هەر یەکێک لە ئێمە طبعا هەر ئینسانێکە فەردێکە ئەتوانی کێشەیەکی گەورە دروستکە تاکێکە لە نێو خێزان بە جۆرێک ژیان دەگوزارێنێت خێزان بەلاڕێدا دەبا ئەو خێزانەیە دێت بە هەمان جۆر تەسیر لە نێو کۆمەلگە دەکا کۆمەلگە بەلاڕێدا دەڕوا ئەگەر ئینسان خواستەکانی ئینسان هەستەکانی ئینسان هەڵوێستەکانی ئینسان ئەمان شتی باش بوون لە ناو خێزانێکی ئاسوودە و تەبا دروستە بێت ئەگەر خێزانەکان تەبا و دروست بوون کۆمەلگاکانیش تەبا و دروستە بن بە شێوەیەکی گشتی هەر کاتێک مرۆڤ لەسەر ئەو ڕێچکەیە لەسەر ئەو ڕێبازە لایدا کە خوا سوبحانەهو وتەعالە بۆی نەخشاندووە و بۆیشی دیاری کردووە ئەو کاتە کێشەی دروستە بێت بە هەموو جۆرەکانی کێشە هەم کێشەی دەرونی هەم کێشەی خێزانی هەم کێشەی کۆمەڵایەتی وە کێشە لە بچووکیەوە تا گەورە خوا سوبحانەهو وتەعالە ڕێگەیەکی ڕاست و دروستی بۆ ئینسانەکان داناوە و هەموویشی بۆی دیاری کردووە بۆی نەخشاندووە بە چاوی سەد و بە چاوی دڵیشی دەتوانێت بیبینێت ئەگەر پێیدا بڕوە نە بۆ خۆی گومڕا دەبێت نە خەڵکیش گومڕا دەکا فإما يأتينكم مني هدى فمن اتبع هدايا فلا يضل ولا يشقى نەگومڕا دەبێت نەخۆشی تووشی سەرگەردانی دەکا بەڵام کاتێک کە خەڵک ڕێبازی خواون دەکا خۆشی لەبیر دەکا وا دەزانێت مەسەڵەن زۆرێک لە کێشەکان چۆن
خۆی لەسەروی هەموو کەسێکەوە دادرێت قبوڵی نییە هیچ کەسێک لە ئاستیدا زمانی بە جۆرێک بڵێن بجوڵێت ئەگەر خراپێت طبعا زبان جوڵان و بەخراپە جنێ و پێدان و یعنی بەرامبەر شکاندنەوە و یعنی ئەوانە هەموو شتی هەڵەن شتی غەڵەتن بەڵام هی ئەوە نییە ئینسان ڕەتفعلێکی هەبێ پەرچەکردارێکی هەبێ گەورەتر بێ لەو کرداری کە بەرامبەر کردوێتی یعنی ئەوەی کە جەنابەت باست کرد ئەوەی دوێنێ شەو مەثەلەن و جاری دیکەش بینی ومانە لەسەر کارێکی ناڵێن ڕاست بووە کارێکی هەڵا بەڵام دەکرێت ئینسانی ئیماندار ئینسانی مستەقیم ئینسانی خاوەن ئیتیزان و زاڵ بەسەر خۆیدا ڕەتفعل و پەرچەکردارێکی وا بنوێنێت کە زۆر گەورەتر بێ لەو کردارە هەڵی بەرامبەر کردوێتی لە ئاستی مندا ناکرێت ئینسان ئەخوای گەورە سبحانه وتعالى لەبارەی مەثەلەن باسی ئەو کەسێک کە دەکوژرێت بە زوڵم خوا دەفەرمێ ومن قتل مظلوما فقد جعلنا لوليه سلطانا فلا يسرف في القتل ئەو کەسێک کە دەکوژرێت بەناحەق دەکوژرێت ئەگەر دەسەڵاتێکی عادل و خوایی بێ دەسەڵاتێکی ئیسلامی بێ ئەو کاتە خوا دەفەرمێ سبحانه وتعالى ئێمە دەسەڵاتێکمان داوە بەو کەسانی کە خاوەنی یعنی وەلی و کەسوکاری کەسە کوژراوەکەن لەوەدا کە اختصاص داوای تۆڵە بکەنەوە دەسەڵات تۆڵیان بۆ وەرگرێتەوە بەڵام دەفەرمێ فلا يسرف في القتل لە کوشتندا زێدەڕۆیی نەکرێت یعنی چی یعنی کەسێک نەچێت لەبەرەوە کە بە حیسابی خۆی کەسێک عائیلەیەک خێزانێک کەسێکی لەو عائیلەیە کوشتووە ئەویش بچێت بە هەمان جۆر بچێ هەر کەسێک بکوژێتەوە لەو عائیلە باوکیەتی خۆیەتی برایەتی خێزانەتی ئیلی ئاخری زۆر جاری وایە ئێمە ئەوە گرفتی ئێمە زۆر لەوەدایە زۆر باشە مامۆستا بەڵێ تەسەوور بکەن هەمومان دەبێت چاوەڕێ ئەوە بکەین کە خەڵک هەڵە دەکا بەرامبەرمان بەڵام ئێمە نابێت لە بەرامبەر هەڵەی خەڵکدا هەڵەکەمان گەورەتر بێت بەڵێ عفەن مامۆستا باسی ئەوەت کرد هەموو ئەم هۆکارانە لەبەرەوە دروزە بێکەوە لە ڕێگەی ڕاست و پەیامی ڕەسوول الله و ڕێنمایەکانی ئیسلام دوورکەوتینێتەوە بۆچی دوورکەوتینێتەوە بۆچی کۆمەڵگای کوردی بۆ ئاراستەیە دەڕوا بۆچی کەس تەحاملی نەماوە کەس سەبری نەماوە کەس سەرفە نەزەر ناکا کەس لە کەس خۆش نابێت داوای لێبوردن نەماوە ڕێز و حرمەت نەماوە هەر کەسێک ڕێز لە بەرامبەرەکەی بگرێ بە گەمژە سیر دەگرێت ئەگەر بێدەنگ بێ سوء استیفادە لە ڕێک و پێکیەکەی دەکرێت یعنی کۆمەلگا بە جۆرێک لێ هاتوو ئیلا بیلا دەبێ ئینسانێکی لار و عەجوول و بابلن لاڕێبی بۆی بتوانی بەردەوام بی و بژیت ینی بۆچی کۆمەلگا وای لێ هاو چی پاڵنەرە کۆمەلگا بەم ئاقارە دەڕوات کێ ئیش لەسەر ئەم کۆمەلگایە دەکات ئێمە چی بکەین کە ئەم ڕێگر بین لەوەی کەوا کۆمەلگا سەرلەبەری لە هەڵوەشاندنەدایە ڕێگری لێ بکرێت هێڵە گشتەکەی ئەوەیە کە ئێمە خوا سبحانه وتعالى درستی کردوین و خوای پەروەردگار کەتەلۆکی ژیانیشی بۆ داناوین بەرنامەی خوا بەرنامەیەکی ڕاست و ڕێک و ڕەوانە بۆ ژیانێکی تەندروست و پڕ لە ئارەمی بۆ ئینسان هەر کاتێک مرۆڤەکان لە ڕێگەی خوای پەروەردگار لایاندا ئەوە کەتەلۆکی ژیانی خۆیان ون کرد و ژیانیان بە ئاراستەیەک دەبن کە ئەوەی کە خۆی ڕەنگە بە چاکی بزانێت هەندێک جار ئینسانەکە بۆ خۆی بەرنامەیەک بۆ خۆی دادەنێ وەک بڵێ ئیکتیفای ذاتی هەیە لە ئاستی خوا حسابیەوە دەکا من ئەتوانم بۆ خۆم ژیان بەڕێ بکەم بەرنامەی ژیان بۆ خۆم دابنێم چاکە و خراپە و شتی لەم جۆرە بەڵام لە ڕاستیدا وردە هەنگاو بە هەنگاو دوور دەکەوێتەوە لە ژیانێکی شایستە بە مرۆڤ و ژیانێکی ئارام و بەختەوەر طبعا ئەمە هێڵە گشتێکەیەتی بەڵێ بە ئەندازەی ئەوەی پابەند بین بە یاساکانی خوایی سبحانه وتعالى بە یاسا خواییەکان ئەو یاسانی واتە مەبەستم لە قوانینی ئیلاهیە کە خوا سبحانه وتعالى چەسپاندوێتی لە کەون و لە بوونەوەردا بە ئەندازەی دوورکەوتنەوەمان لەو یاسایانە بە ئەندازەیە ئێمە تووشی کێشە دەین تووشی گرفت دەین تووشی ئەندازەیەکی زۆر لە ململانەیەکی ناشریف دەین لە نێوان خۆماندا جا تاشێک لەگەڵ تاک خێزانێک لەگەڵ خێزان لە نێو کۆمەڵگەش وڵاتان دەوڵەتێک لەگەڵ دەوڵەتێک تر و إلى آخره ئیمان بوون بە قیامەت زۆر گرنگە مامۆستای عەزیزم بۆچی مەثەن زۆر ضرورە ئینسان باوەڕدار بێ بەرامبەر بە خوا سبحانه وتعالى باوەڕی هەبێ بە قیامەتی ئەو دووشتە ئینسان زۆر جوان پەروەردە ئەکەن لە چەند جێگەدا لە ئاەتی لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار سبحانه وتعالى باسی باوەڕبوون بە خۆی و باوەڕبوون بە قیامەتی کردیە پێغەمبەری صلی الله عليه وسلم
بۆ ئەوەی تەسەڕوفی ئینسان بۆ ئەوەی سلوکیاتی ئینسان گۆڕانکاریی ئیجابی بەسەردا بێت کەسێک بێت فعلا چاک بێت پاک بێت خاوەن هەڵوێستی جوان و جوامێرانە بێت باسی ئیمان بەخوا و ڕۆژی قیامەتی کردووە من كان يؤمن بالله واليوم الآخر مثلا فلا يؤذي جاره فليكرم ضيفه يعني چەندین حەدیث و چەندین شتی دیکە هەیە لەو بارەوە ئەوە کە خەڵک بێتەحەمولە ڕاستە ئێستا کۆمەڵێک هۆکار هەن یعنی لە ئێمە لە کۆمەڵگەیەک دەژین لە کۆمەڵگەی عێراقی وەکو کە ئێستا لە چوارچێوەی عێراقدا دەژین و کۆمەڵگەی کوردی مەثەن سیر کە یعنی دائما بە قەیران و کێشە و تەنگژەی سیاسی و دارایی و کۆمەڵایەتیە تێپەڕیوین یعنی زەحمەتە بتوانیت تاکێکی ڕاست و تەندروست یعنی وەکو ئەوەی کە دەتەوێت وەکو ئەوەی کە تەمەنای دەکەی ببینیەوە ئەگەر بتەوێت بێگومان هەوڵ و تەقەلایەکی زۆری دەوێت ئێمە کۆمەڵگەکەمان دیارە مەثەن ئێستا تۆ ئێمە لە مجتەماعی کوردستانی ئەو هەموو قەیرانە هەن ئەو هەموو کێشەیە هەیە ئەو هەموو گرفتە هەیە ڕۆژگاریش کە دێتە پێش قەیرانێکی تری پێەیە ئەویش بەدەستی مرۆڤەکان بەدەستی دەسەڵات بەدەستی ئەو خەڵکی کە مەثەن ئیداری وڵات دەکات بۆ خۆیان قەیرانن ئیتر قەیرانیان بەدەستەوەیە قەیرانی شەرتەستی با بڵێن ڕوبەروی خەڵک دەکەنەوە ئیتر لەو جۆرە ژیانە لەو ژینگەیە ڕەنگە خەڵک فعلا تحملی کەم بێت ئارامی کەم بێت قبول ناکە خەڵک مەثەن هەر لەسەر تەرکەزەیە خوانەکە ڕەفتارێکی هەڵە بنوێنی بەرامبەر بە کەسێک خۆلێکی قبول ناکە بەخوا بە قسە بێ وەڵامت دەداتەوە بە ڕەفتار بێ ئەوە نییە یعنی خوا سبحانه وتعالى کە باسی بەندەکانی خۆی دەکات تەماشای بەڕاستی ئینسان ئیماندار دەبێ وابێ خوا دەفەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هولا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما بندكاني خواي مهربان وعباد الرحمن باسي الرحمن باسي الرحمة إنسان دائما هز بالرحمة يعني هم بخوي الرحمة بي بو خلق يعني ماي آرامي بي ماي بزي بي ماي سوز بي الذين يمشون على الأرض هولا ببي تكبر ببي خوبة قورزانين ببي كشوفش ببي سرعته يعني نال باري وعجولي أوي كإنسان كان هسي كذا كان وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما إما لجانب دادجين همو كز وكم من بيرناكاتوا همو كز وقت جناب بيرناكاتوا همو كز آسي ثقافة وتيجيشتن ومعرفة آستغنية كبلهم بامن خدمة كاربم بامن ليبر دبم بامن بخشن دبم بامن قرباني با هندق لشتا نفسي كاني خوم بدم نا هندق خلق هي بوشتانا نازاني بوس نورانا نازاني إثر جاهلة بياسا قردوني كان كخوا سبحانه وتعالى تشسباندوني بۆ یە قسەیەک دەکات ڕەفتارێک دەنوێنێت کە زۆر خراپە دڵت بریندارەکە ڕەنگە لە کەسایەتیت بدا ڕەنگە بێڕێزیت بەرامبەر بکە خوا فەرمی چی دەکەن بەندەکانی خوا لە ئاستی ئەوانەدا إذا خاطبهم الجاهلون قالوا سلاما ئاشتەوایی ئەوە نەبێت ژیان ناگوزارێت دەبێت تۆ هەموو ڕۆژێ خەریکی شەڕبی لەگەڵ ئەم و ئەودا هەموو ڕۆژە بچیتەوە ماڵ وەڵام ئەمڕۆ تووشی شەڕێک بووم لە دائیرە وا گوترا لە بازار وام بینی لە ڕێگا بوو دەڕۆیشتم کەسێک شکاندیەوە سەرم بەتەن بە سیارە بەڵام نا ئینسان تەوازونی خۆی لەدەست نەدا بەڕاستی من زۆر دەرگوتومە کەی دەتوانین بڵێن ئەو سایقە ئەو شۆفێرێکی سەرکەوتووە ئایا گەر لە ڕێگەیەکی پان و پۆڕ و مەثەن بێبەی لە جێگایەکی زۆر فراوان هیچ سارەی لێ نەبێ و کەسی لێ نەبێ بە کەیفی خۆی سارە باشە ئەوە دەرەکەوێت کە کەسێکی سایقێکی باشە نا بێنی سایقی باش و شۆفێری چاک و سەرکەوتو ئەوەیە ڕێگایەکی قەڵەباڵغ بێت وەکو ئەو ڕێگایانە کە دەیبینین ڕێگایەکی نالەبار بێ چاڵ و تاسەشتی زۆری تێدا بێ یەک ساید بێ لە هەمان کاتدا وەکو باسیشم کرد قەڵەباڵغ بێ ببینی ئەو ئینسانە لەو هەموو لەف و دەورانە لەو هەموو قەڵەباڵغیە لەنێو ئەو هەموو چاڵ و ئەوەدا بەڵام جوان سارەکەی داژوە جوان سارەکەی لێ دەخڕێت و خۆی تووشی هیچ کێشەیەک ناکە خەڵکیش تووشی کێشە ناکە ژیانش ئاوایە تۆ هەر کەسێک بە زەردەخەنەوە ڕوبەڕوت بێتەوە هەر کەسێک بە قسەی خۆشەوە بە بۆنی خۆشەوە بە ڕەفتاری جوانەوە هونەری نییە کە تۆش ڕەفتارت جوان بێ بەڵام کە تۆ بینیت خەڵک بە نالەباری بە قسەی ناشرین بە زبر بە ڕوشاندن بە خراپ مامەڵەکردن ڕوبەڕوت بوویەوە دوای تۆ تەوازۆنی خۆت لەدەست نەدا و بەسەر خۆتدا زاڵ بووی تۆڕەبوون بەسەر تا زاڵ نەبوو پەلاماری ئەوت نەدا سنوورەکان نەبەزاند بەڕاستی نیشانەی ئەوەیە کە فعلا خاوەنی دەروونێکی باشە خاوەنی عەقڵێکی پتەوە و ئینسانێکی مستەقیم و ڕاستیش زۆر باشە مامۆستا بنەماکانی ئاشتەوایی چین و چی بکرێت کە ئاشتەوایی بەرقرار بێت لە دوو هاوسەرۆ بیگرێت تاوەکو دەگاتە دوو بنەماڵە چی بکرێت بۆی کە هەموو لایەک ئاشتیەک لە نێوانیاندا هەبێت تاوەکو دوور بکەینەوە لەو هەموو کێشە و ناخۆشیانەی کە لە تاکانی کۆمەلگادا هەیە
بەڵێ یەکەم بنەما ئەوە ئینسان هەست بەوە بکە خدا سبحانه وتعالى کە ژیانی پێداوە یەک چرکە ساتیش نییە بەبێ ئیمتیحان و تاقیکردنەوە ئێمە لەنێو ئیمتیحان داین خوا دەفەرمێ سبحانه وتعالى وجعلنا بعضكم لبعض فتنة أتصبرون وكان ربك بصيرا ئێمە هەندێک خوا دەفەرمێ سبحانه وتعالى هەندێکمان کردووە بە هۆکار و بەمای ئەوەی کە دەبێتە تاقیکردنەوە بۆ بەرامبەرەکەی واتە ئێمە هەمومان بەیەکتری تاقی دەکرێنەوە هەمومان ئاستی ئینسانیەتمان ئاستی تێگەیشتن و سەقافەتمان ئەوەی کە ئێمە ئیدعای دەکەین لە قسە کە من کەسێکی باشم و چاکەکارم و مرۆڤ دۆستم و خواویستم و ئەوانە بەچی تاقی دەکرێن بەوەی کە مامەڵەم لەگەڵ بەرامبەرم خوا دەفەرمێ ئەتەسبیڕون ئایا سەبر و ئارامتان هەیە بەرامبەر بە یەکتریان نا وەکانە ڕەبوکە بەسیرە پەروەردگاریش چاودێرمانە بەس لەو ئیمتیحان و لەو تاقیکردنەوەدا من بابزانم کە دەڕۆم بۆ بازار کە دەچم بۆ نێو خانەوەدا و خێزانی خۆم کە دەژیم مەثەلەن لەگەڵ هاوپیشەکانم لەگەڵ خەڵکی بێگانە لەگەڵ غەریب و قەریب کە ڕەفتارێک دەبینم کە قسێک دەبیستم بەدڵم نییە با لە بیرم نەچێت کە ئەوە ئیمتیحانە خوا تاقیم دەکاتەوە تاقی دەکرێمەوە بۆ حاڵەتە با ڕەفتاری جوانتر پێشکەشکەم ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن قد شاكە و خراپە وەکو یەکنین لە ئاستی یەکنین چاکە جێگەی ڕەزامەندی خوایە خراپە جێگەی ڕەزامەندی شەیطانە چاکە سەرنجامەکەی بەهەشتە خراپە سەرنجامەکەی دۆزەخ و عەزابی خوای گەورەیە بۆیە خوا دەفەرمێ ادفع بالتي أحسن دائما چاکەکە ئەنجامدا پاشان بۆی ئاشتەواییمان هەبێت ئاشتەوایی کۆمەڵایەتیمان هەبێت پێویستە خۆشەویستیمان هەبێت پێویستە ئەوە بزانین کە خەڵک شیاوی خۆشەویستیە شیاوی ڕەحم و بەزەییە خۆشم دەبێت ئەگەر ڕەفتاری جوانم لێ بینی بەڵام بەزەییشم بەرامبەر دێتەوە ئەگەر ڕەفتاری ناشرین بینی ئەگەر بزانم کەسێک کاکە ئەمە جۆرێکە لە نەخۆشی وەختێک کە دەبینی خەڵکێکی خراپەیە خۆ دەبێت دەستی خراپەکاران بگرین دەستی زاڵم و ستەمکاران بگرین نابێت ڕێگە بدەین کابرای زاڵم بە کەیفی خۆی زوڵم کا و تعەدا بکات و سنوورەکان ببەزێنێت و کەرامەتی خەڵک بشکێنێت و ماڵی خەڵک بخوات و مافیان پێشێل بکات ناشتیوانە ئیسلام لەگەڵەوەیان نییە ئیسلام لەگەڵەوەیان نییە بڵێ ئەگەر کەسێک بڵێن لێتیدا بڵێ کاکە دەستت نێشە نا وإن عوقبتم فعاقبوا بمثل ما عوقبتم ئەگەر کەسێک تعەدای لێ کردی سزای دای ماڵی خواردی ئەوە ئیسلام ڕێگەی پێداوی بۆی ئەتۆ هەست بەوە نەکەی کە کەس پشت و پەنات نییە دەسەڵات لە پشتە خوای گەورە دەسەڵاتی مرزەم کردو بۆی پشتیوانیت بکە ئەگەر کەسێک زوڵمی لێ کردی دەبێت حەقت بۆ وەرگرێتەوە بەڵام لە هەمان کاتیدا بابین ئەم خۆشەویستیە بڵاوکەینەوە بەرامبەرەکەم چاکەکارە خۆشم دەوێت ڕەنگە خراپەکار بێت نەسەحەتی دەکەم ئامۆژگاری بکەم بەتەن بە ئاستێک من خۆم نەهێنمەوە ڕێزی ئەو ئینسانە خۆم لە خۆمی نەوەشتمەوە دابەزم بۆ ئەو ئاستی ئەو پاشان احترام ئەگەر خۆشەویستیش نییە ئەگەر بەزەییش نییە با احترام هەبێ احترامی هەموو کەسێک دەگرم بۆ چووکە خوا ڕێزی لە ئینسان ناوە ولقد كرمنا بني آدم ئەو ئینسانی کە خوا ڕێزی لێ ناوە من دەبێت زیاتر ڕێزی لێ بگرم ڕێزگرتنیشم لە بەرامبەر ڕێزگرتنمە لە خۆم بەڵام پیشانی بەرامبەر می دەدەم من دەڵێم بە بەرامبەرم ڕێزم گرتی بۆ چووکە من بە ڕێزم بەڵام بێڕێزیکردن بێگومان تعبیری لە بێڕێزی خۆم حاشاکی جەنابیشتان اینجا پاشانج ئەوە بزانین کە کۆمەڵگە زۆر ئاعتیماد دەخاتە سەر خێزان خشتەی یەکەمی کۆمەڵگەیە ئەگەر خێزان ئێمە بمانەوێت هەر کەسێک بمانەوێت کۆمەڵگە چاکەین دەبێت خێزانەکان چاکەین خێزانەکان دایک و باوک ئەرکە لە سەریان چاکەکار بن ئەرکە لە سەریان قودوە بن نمونەی باش و پەسەند و بەرزی منداڵەکانیان بن ئەگەر دایک و باوک لەگەڵ یەکتری بەڕێز بوون ڕێزی یەکتریان گرت بە تەحەمل بوون بە ئارام بوون لێبوردە بوون هەمیشە خەریکی دەمەقاڵێ و ململانێ و قسەکردن و پێکدا هەڵشاخان و شتیوا لەم جۆرە نەبوون منداڵەکانیشیان نەرم و ئارام دەرەچن بەڵام تۆ تەسەووڕ دەکەی لە نێوان دایک و باوچێکدا کە هەمیشە قسەی زبر و ڕقیان هەیە بەردەوام خەریکی مناقەشە و منافەسەن لێکتری نابورن بەردەوام گلەیی و گازەندە و عیتابیان هەیە سەرزەنشتیان هەیە لە نێوان ئەواندا منداڵێک دەرچێت کە ئارام بێت منداڵێک دەرچێت کە با بڵێن لەسەر خۆ بێت دائیمەن منداڵێک دەرچێت دەرهاویشتەی ڕەفتاری ئەوان وەردەگرێت زۆر باشە ماڵەستا خۆی گەورە لە قورآنی پیرۆزدا دەفەرمێت عافەینی عن الناس والله يحب المحسنين لێبوردەیی تا چەند گرنگە لە تاکەکانی کۆمەڵگاداوە چی بکرێت کە گیانی لێبوردەییمان هەبێت تاوەکو کێشە و گرفتەکان زاڵ نەبێت بەسەرمانداوە بتوانین ئاشتەوایی لە کۆمەڵگادا بچەسپێنین لێبوردەی بەڕاستی یەکێکە لە ڕەکیزە هەرە گەورەکانی
ژیانێکی ئارام و بەختەوەر لێبوردەی بۆ گرنگە کە ئێمە کە باسی لێبوردەی دەکەین واتە ئێمە هەمومان دەنێن بەوەی کە بەرامبەرەکەم هەڵە دەکا اعتراف دەکەین بەوەی کە هیچ کەسێکمان نییە دوور بێت لە هەڵەکردن دوور بێت لە ڕەفتارێک مەثەڵەن کە شیاو نەبێت هەمومان غەڵەتی دەکەین کەسمان فریشتە نین ئێمەش لە دنیایەکدا دەژین ئەم دنیاە بەهەشت نییە بڵێ کەس ئیتر خراپەی تێدا نیە لار و لەوێری تێدا نیە لە دنیادا دەژین لە دنیایەکدا دەژین کە شەیتانیش یاریخۆی دەکا شەیتان سیفەتەکان هەوڵی خۆیان دەدەن ئیعلام دەبینین مەثەڵەن دیاردە و مەظاهری خراپ دەبینین بۆیە خەڵک چاوەڕێ بکە کە خەڵک ڕەفتارێکی ناشرین نەشیاوت بەرامبەر ئەنجامدا ئەوە خەونە خەیاڵە من بڵێم دەبێت ئەمڕۆ دەچمەدەر لە ماڵەوە هەتا ئێوارە کە دەگەڕێمەوە نابێ هیچ کەسێک نابێ هیچ دیاردێکی ناشرین ببینم نابێ کەسێک قسێکی زبر بکا و بیبیستم نابێ کەسێک ڕەفتارێکی ناشرین ئەنجامدا و بیبینم مەثەڵەن ئەوە مەحاڵە بە هەمان جۆریش کە لە دەرەوە دەیتەوە ماڵەوە بڵێ وەڵام من دەبێ ئێستا دەچمەوە ناو خێزان و خانەوەدەی خۆم دەبێ ژینگەیەک هەبێت نابێ هیچ شتێک ببینم و ببیستم کە دەڵم بڕنجێت شتیوە مەحاڵە بە هەمان جۆر بۆیە لە نەتیجەدا لە بەرامبەردا عەفو لێبوردن هەیە من دەبێت ببورم ببەخشم هەروەکو من ئێستا داوای لێبوردن لە زەرابە دەکەم بەرامبەرەکەم ببەخشم بۆ ئەوەی کە من دەرونی خۆم ئاسوودە دەکەم من هەموو خەڵکم پێ ڕاست ناکرێ بەڵام ئەتوانم خۆم ڕاستکەم بەوە کە لێبوردە بم هەموو شتێک نەخوێنمەوە ورد و درشت جیهازێک نەبم ورد و درشتەکە حیسابکە هەندێک جیهازەیە کە دەچی بۆ شوێنێک بۆ دایرەیەک ئەگەر شتێکی گچکەشت پێ بێ هەر حیسابی دەکا هەر دەیخوێنێتەوە هەر دەیگیک لێوە دێ نابێ ئینسان بەم جۆرە بێ بەو جۆرە بێ دەرناچیت زۆر باشە زۆر سپاس بۆ ماوەستا حەسەن عەبدوڵڵا بانخوازی ئیسلامی سپاس کە میوانی بەرنامەکە مابووی خوای گەورە پاداشتی خێر باتەوە بەڵێ بینەرانی عەزیز یەکێکی تر لەو بڕگانەی دەمانوێت قسەی لەسەر بکەین لە سنووری ناحیەی بەمۆ وەروەها مەرزی پشتە کۆمەڵە کێشۆگرفت لەسەر بۆ هاونیشتیمانیانی ئەوێ و گوندنشینان ڕۆیان داوە هەنێکیش ڕێگای ناوچەکەیان گرتووە وە ڕێگای مەرزی پشتەیان گرتووە بۆ قسەکردن لەسەر کێشۆگرفتەکانی هاوڵاتیان و وەروە هاونیشتیمانیان و دانیشتوانی ناحیەی بەمۆ و مەرزی پشتە و هاوڵاتیانی ئەو گوندانەی دەوروبەری لە ناحیەی بەمەوە میوانداری کاک بەختیار ئەنجومەنی یاخود موختاری ناحیەی بەمۆمان کردووەکەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە کاک بەختیار سڵاوت لێبێ ئەگەر گوێت لێمانە بۆمان باس بکە ئەو کێش و گرفتانەی کەوایەوە هەتانە وەکو هاوڵاتیانی سنووری ناحیەی بەمە و مەرزی پشتە و گوندەکانی دەوروبەری بۆچی ئەو گرتبوونەوانە دروست بوون بۆچی ڕێگاکانتان گرتووە کێش و گرفتەکان چین وەچی کێش و گرفت و داواکاریەکتان هەیە سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران دەستخۆشیتان لێ ئەەکەم بەزام دەنگەکەم زۆر باش نییە دەنگەداتەوە سڵاو لە ئێوە بەڵێ کاک بەختیار گوێمان لێتە فەرمون بەردەوام بە ئەفوا بزانام دەنگەکەی منە گەڕێتەوە بۆ لای خۆم زۆر باش گوێم لە ئێوە نییە بەڵێ ئێمە لە ناحیەی بەمۆ پێش چەند مانگێک لێرە ڕێگریمان کرد لە مەرزەکە خۆ پیشاندانێکمان کرد و لێدوانێکمان بەرز کردەوە بۆ بەڕێز بەڕێوبەری ناحیەی بەمۆ و ئەویش بۆ لای قایمقام و بۆ مەحافز بەڵێنی ئەویان پێداین کە هەتاوەکو یەکی نۆ بە تەواوی بە دوواداچوونی تەواومان بۆ بکەن و هەوڵی تەواو بدەن بۆ چاکردنی جادەکە بەڵام دیارە ئەوە بۆ ماوەی تقریبان مانگێک و چەند ڕۆژێکە هەتا ئێستاش هەر تەلەفۆنێکیان بۆ نەکردوین و هیچ بە دوواداچوونێکیان بۆ نەکردوین بۆیە ئێمەش بۆ جاری دوو هەموو سێ هەم ئەم جارە بە دڵنیاییەوە تەواوی دانیشتوانی سنووری ناحیەی بەمۆ بڕیارمان داوە بەداخستنی ڕێگەی سەرەکی مەرزی پشتە هەتاوەکو حکوومەت و سەرۆکی حکوومەت نێتە سەرخەت و بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە بەڵێنی تەواومان پێ نەدات ئێمە جادەکە بە دڵنیاییەوە بەرنادەین هەتاوەکو چەند مانگیش بووە ئێمە لەسەر جادەکە مێنینەوە کاک بەختیار ئەو ڕێگایە گرتوتانە قەرەباڵقی دروست بووە بۆتە هۆی با بڵێن وەستاندنی هاتو چۆی تیجاری لە نێوان مەرزی پشتە و داخلی هەرێمی کوردستان و بۆ سنووری ئێران کەس هاتووە بەدەمتانەوە کەس داوای لێکردوون کە ڕێگاکە بەردەن و بەڵێنتان بدەن ئیشەکانتان بۆ بکەن لایەنە پەیوەنددارەکان هیچ قسەیەکیان هەبووە بۆتان بەڵێ هەتاوەکو ئێستا وەکو دایرەکانی خۆمان هیچ کەسێک نەهاتووە وەکو
قایم قامێت و مەحافەزەش تا ئێستا هیچ کەسێک نەهات و ئێمەش هەر بەردەوامە بین. کاک بەختیار مانگانە نزیکەی 25 میلیارد دینار داهاتی ئەو مەرزەیە ئێوە داواتان کردووە کە هیچ بڕێک لەو پارەیە بۆ ڕێگاوبانەکەی بۆ دانیشتوانی ناحیەکە خەرج بکرێت؟ بە لێدوان چوین لە قسەمان لەگەڵ بەڕێز مەحافز و قایمقاما کردووە بە نووسی ومانە بە کۆی دەنگی داهاتەکان و ئەنجومەنەکان هەمومان لەگەڵ بەڕێز نوێنەرایەتی بەڕێوەبەری ناحی بەمەوە چوینەتە نووسنگەی پەرلەمان، چوینەتە لای قایمقام، چوینەتە لای مەحافز، یاداشتی تەواومان بەرز کردوێتەوە بۆ نووسنگەی بەڕێز کاقوبات لە سلێمانی. بەڵام هەتا ئێستا ئەوان ئامادەیان نەبووە تەنانەت تەلەفۆنێکیش بۆ ئێمە بکەن یا بۆ بەڕێز بەڕێوەبەری ناحیە یا بۆ قایمقام یا بۆ مەحافز یا بەڵێنێکمان پێ بدەن بچووکترین بەڵێنیان نەبووە هەتا وەکو ئێستا. زۆر باشە، ئێوە تاکەی بەردەوام دەبنەوە ئەم گرتبوونەوەیەتان بۆ تەمای ئەوەی کە ڕێگاکە گرفتی بۆ دروست بێت و شۆفێران نەتوان هاتوو چۆ بکەن؟ ئێمە ئێستا تقریبان زیاتر لە 250 بار هەڵگر لە مەرزەکە قەتیس بوون و گیریان کردووە بە دڵنیایی وە ڕێگەیان پێ نادێ ئەگەر تەنانەت خواردنیشیان پێ بێ ئەبێ لە سیارەکانە بمێنێتەوە هەتا وەکو بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگرەکە یا بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە بەڵێنێکمان پێ نەدەن. زۆر باشە کاک بەختیار، بە شێوەیەکی گشتی داواکاری ترتان نییە واتە هەب بەدەر لە ڕێگاوبانەکان پێم وا بێ بەشێک لە ناحیەکانی سنووری بەمۆ ڕێگاوبانی لاوەکیشیان نیە، بەشێک لە قوتابخانەکان زۆر هەر بینایشان نییە، هەتا هەنێک شوێنیش بورجی ئینتەرنێتی لێنێ تەلەفۆن بکەی لەو مەنتیقە کێشەگرفتی شەبەکەی ئینتەرنێتیش هەیە. جگەل لە داواکاری ڕێگاوبان هەیە داواکاری ترتان هەبوو وەلایەنە پەیوەندیدارەکان؟ بەڵێ ئێمە خۆی لە ڕاستیە گەورەترین تەڵەب و داواکاریمان جادەوبانەکەی، یعنی جادەوبانەکە بووەتە هۆی گەورەترین زام لە لەشی تەواوی دانیشتوانی سنوورەکەماندا، بۆیە ئێمە بە بەردەوامی ئەوانی ترمان لەبیرتووە ئەگینا ناحەی بەمەوە تقریبان وا بۆ 22 ساڵ ئەڕوا 20 ساڵ 22 ساڵە ناحەیە هەتا ئێستاش سیمای دێک گوندێکی جوانی پێوە دیار نیە، بخصوص بگات بەوەی کە سیمای ناحەیەکی پێوە دیار بێ. ئێمە لە ئێرادا تقریبا ناحین 13-14 دیای لەسەر هەتا وەکو ئێستا تا پۆلی حەوتمان هەیە، ئەمە بەنسبەت قوتابخانەوە بەنسبەت بنکەی تەندروستیەوە ئێمە بنکەیەکی تەندروستیمان هەیە هەتا وەکو ئێستا لە هەفتەیەکە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ لێرە برین پێچێک دەوامی تیاکە، ئەمە بەنسبەت خەستەخانەوە بەنسبەت ئاوەڕۆ و ئاوەڕۆی ناحیەکەمان ئێمە لایەک لە گوندەکەمان ئاوەڕۆی بۆ کراوە لایەکی بۆی نەکراوە بە نسبەت پرۆژەی ئاوەوە هەتا ئێستا ئەمە من بەس باسی ناحیەکەت بۆ ئەەکەم هیچ کوێتر منبەعی ناحیەکە خۆی هەتا وەکو ئێستا ئێمە ئاوی خواردنەوەمان حوزێکە لە ساڵی 90ەکان بۆمان دروست کراوە کە 40 ماڵ بوون، ئێستا بووە بە ناحێ و تقریبا نزیکەی 90-100 ماڵی تایە، هەتا ئێستا ئێمە هەر لەو پرۆژە ئیستیفادە ئەکەین بگرە ماڵی وامان هەیە 2 مانگی شەوێ ئاوی بەچاو نەدیو. زۆر باشە، لایەنی پەیوەندیدارەکان هیچ پەیوەندیان پێوە کردوون لە ئێستادا کە کێشەکە چارەسەر بکەن یاخود چی دەکرێنی چارەسەرەکە بەکوێ دەگات؟ ئێمە هەتاوەکو ئێستا کەس نەهاتوەتە سەرخەت و ئێمەش لە خۆپیشاندانەکە خۆمان بەردەوامین بە دڵنیاییەوە ناچاریان ئەکەین کە ئەوان ئەو مەبلەغە پارەی کە جەنابەت ئاماژەی پێدا ڕۆژانە لە کیسی ئەوان ئەچێ بە دڵنیاییەوە ئێمە تەنها موتەی ئەو گومرگەی کە 1 مانگە بۆ جادەکەمان بە ستاندارێک و کوالیەتێکی جیهانی جادەکەمان تەواو ئەبێ، بەڵام ئەوان ئامادەی ئەوەیان پیانە ئەو کارە بۆ ئێمە بکەن. ئێمەش بە دڵنیاییەوە تەواوی دانیشتوانی سنووری ناحیەکەمان لەسەر جادە ئەبین هەتاوەکو ئەو کاتەی ئەو بەڕێزانی کە ئاماژەم پێدا تێنە سەر خەت و بەڵێنی ڕاستیمان پێ ئەدەن. ئێمە هیچ لێدوانێکمان نییە بۆ هیچ دام و دەستگایەکی حکومی بە تاکید کە تا ئێستا 10 جار و 12 جار لێدوانی خۆمانمان داوە یاداشتی خۆمانمان بەستوە ئاخرین جارە لێدوان بۆ هیچ لایەنێک نادێن و هەروەها ئێمە یاداشتیش بۆ هیچ دام و دەستگایەک بەرز ناکەین. زۆر باشە، گەر زانیاریت هەبێت ئەو شمەکانی کە لەو مەرزەوە هاوردە دەکرێن چین لە چی پێک دێن؟ بەڵێ ئەو شتومەکانەی کە تێن زیاتریان مادەی پلاستیکە و بیناسازیە بە زۆری لە مەرزەکەوەیە. زۆر باشە کاک بەختیارگیان، بۆی لێرەوە دەرفەتێک هەبێ دەنگتان لە ڕێگەی شاشەی پەیامەوە بگاتە تەواوی جونگەکانی دەسەڵات و لایەنە پەیوەندیدارەکان، ڕەنگە ئەوان لێرەوە ئێوە ببینن داواکاریتان چییە بۆ ئەوەی کێشەکە لەوە گەورەتر نەبێت، هاوڵاتیانی ئێوە لەسەر ئەو جادە و لەو خۆرە تاوەگەرمە زیاتر تووشی نەخۆشی و بێزاری نەبن، وەروە ئەو تاجیرانەش زەرەرمەند نەبن و حکومەتی زوو بێ بەدەمیەوە و
جادەوبانەکانتان بۆ جێبەجێ بکات لێرەوە داواکاریتان بۆ لایەنە پەیوەندیدارەکان چ داوایەکیان لێ دەکەن و ئەگەر بێت و داواکەتان جێبەجێ نەکەن ئێوە چی لەوێ چۆن بەردەوام دەبن بۆی ئەوانی هەریش ناگوێت گوێیان لێوە بێت و وەشکم بەدەم داواکاریەکانتانەوە بێت. بەڵێ ئێمە داواکاریمان داواکارێکی ناڕەوان نییە، داواکارێکی گشتیە، داواکاریەکی تاکە شخصی نییە، داواکاریەک نییە بۆ کۆمپانیایەک بێ بە ناوی کەسێک وێ لە ناحێکەمانە. ئێمە داواکارێکی گشتیمان کردو. ئەگەر داواکارێکی ناڕەوایە ئێمە نامانەوێ هیچ کەسێک بێ بە دەممانەوە. ئێمە داواکاریمان کردووە بۆ تەواوی بازرگانان و شۆفێران و هاوڵاتیان بە تایبەتی ئەوانەی کە حکومت خۆی ئاگدارە زۆرترین کەس کە لێی سوودمەندە حکومەتە کە داهاتێکی زۆر ئەگەڕێتەوە بۆ خەزێنەی حکومت. ئەمە هیچ داواکاریەکمان نییە وەکو خۆمان شخصی داوای بکەین. ئەوەی کە داوای ئەەکەین داوایەکی ڕەوای حەقا بۆ تەواوی جەماوەری ناحەی بەمە و تەواوی کاسبکارانە لە هەر کوێیەکی کوردستانەوە کە ڕوو ئەکەنە ناوچەکە. ئێمە ناوچەکەمان بدونە ئەوە کە شوێنێکی مەرزیەکە کە بۆ بازرگانی شوێنێکی گەشتیاریە ساڵانە چەند هزار گەشتیار ڕوو ئەکاتە ناوچەکەمان بەهۆی ئەوەوەی کە تا ئێستا بۆ ماوەی 2-3 ساڵ زیاترە جادەکەمان بە تەواوی تێک چووە. گەشتیارانیش لە ناوچەکەمان کۆتایی پێ هاتووە و ڕوو ناکەنە ناوچەکەیم. کاک بەختیار ناحەیە بەمە ناحەیەکی زۆر گەورە نیە 90 ماڵە وەک سەعات 41 دقەیە بە کاتی هەولێر یعنی مدیر ناحەیەم ڕاهاتوە بۆ دەوام ئاگادارە لە سەرم جادەیە گردبوونەوەیەک هەیە یعنی بۆچی نایەتە ناو هاوڵاتیان بۆچی پشگیریتان ناکا بۆچی ئەوی شتای ساکە وجودی نییە. من بەڕوونی تەوزیعی پێ بدەم بەڕێز بەڕێوەبەری ناحەی بەمەوە قایمقامی قەزای هەڵەبجە و بەڕێز محافزی هەڵەبجە ئەوانیش لەوانەیە بڵێم لەوانەیە قسەیەکیان لە ئێمە زیاتر بڕوا بەڵام وەکو دەسڵات ئەوان بۆ خۆیان پارە و بودجەیان نییە نەسریان بۆ ناحێ و محافزە و قایمقامێت سەرف ناکرێت. ئێستا چل لێدوانێ بدەن ئەوان چەند جارێک لەسەر سەرفی خۆیان وعدیان بە ئێمەدا بەڵام دیارە ئەوانش لەسەرەوە پارەکەیان بۆ سەرف ناکەن یا لە قسەیان دەرئەچن. هۆکار و ئیشکالەکە هەر ئەوەیە نایانەوێ بێنە ئەیرا جارێتە لە ناو جەماوەرە وعدێک بدەن و لەسەرەوە حەشا بە درۆیان بخەنەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز بەختیار نووری مختاری ناحەی بەمە سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. وڵا بینانی عزیز دەچینە لای ڤیتیەک کەوا لە ڤیتیەکە بۆ خێوەتگەیەکە نووری حکمە ئامادەی کردووە بۆ کۆمەڵێک لە خانمان بینەری ئەو ڤیتیە دەبین زاینە و خێوەتگەیە. منای خۆی بەخشندەی مهرەبان وەکو دەستگای ڕۆشنبیری نووری حکمە بەشی خوشکان هەستاین بەکردنەوەی خولێکە بۆ پێگەیاندنی گەنجانە بەشی خوشکان واتە کچانی گەنجی دەستگاکەمان کە خۆیان خوێندکارن لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە کۆمەڵێک خول و چالاکی لە خۆیەگرێت لە ئەسنای خولەکەشە ئەمە یەکێکە لە بڕگە و چالاکیەکانی خولەکەمان کە ئەنجامدانی گەشتێک بوو یاخود بڵێن خێوەتگەیەکی یەکڕۆژی بوو بۆ خوێندکارانی بەشدار بوون لە خولەکەمان. خێوەتگەکەمان زیاتر بابەتی کردداری لە خۆیەگرێواتە هەڵمانداوە ئەو بابەتانی ئێمە لە خولەکانە بۆیانی باسەکەین وەکو هوەری بەڕێوەبردن یاخود سەرکردایەتیکردن یاخود پاراستنی ژینگە تەواوی ئەمانە بکەین بە فیعلی و لە ناو خێوەتگەکەمانە لە ناو گەشتەکەمانە ئەم شتانێکی ئێمە بە بابەت و بە محاضرات باسمان کردووە بە شێوازی کردداری و فیعلی ئەنجامی بدەین پێیان. من ئاسوودەکاوە قوتابی سنتەری حیکمە و ئەم خولە بەڕاستی الحەمدوللا کە من دایک و باوکم لە سەرەتاوە منێ ناردۆ بۆ ئێرانی لە مناڵیەوە سوودی زۆرم بینیوە و تەنانەت لە مەکتەبیش زۆر جیاوازم لەگەڵ ئەوانی تر
یعنی بەڕاستی تەلەبەی سنتەر لە هەموو شتێکە جیاوازە و بەڕاستی زۆرم پێخۆشە کە لێرە کەسانێکی زۆر باشم ناسی و مامۆستاکان هەم لە ناحەی پەروەردەییەوە هەم لە ئیجازات و قورئان و حیفظ و تەجوید و ئەمانە الحەمدوللا کە لێرە و ئەم خولەش بەڕاستی جیاواز لە خولەکانی تر زۆر چۆن بڵێ پێشکەوتنێکی بەخۆ بینی ینی زۆر سوودی هەبوو و شتەکان تەنها باسکردنین فعلیشن ینی شتەکانمان بە فعلی پێئەکەن هەم لە سنتەر کە لەوین و هەم ئێسش ئەم گەشتیان پێکردوین. خوێندکارانی دەستگای ڕۆشنبیری نوری حیکما زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین کە بەشداریمان کردووە لە پرۆژەی پێگەیاندن و گەنجانی لاوانی حیکمەدا و هەروەها ئەم ڕۆژکار خێوەتگەیمان بۆ ساز کراوە هیواداری ئەمە پرۆژێکی ساڵانەیان بێت چکە بەڕاستی گەنجانی و لاوانی ئەم سەردەمە بەهۆی مەشغوڵیەت و کاری ڕۆژانەیانەوە دوور کەوتونەتەوە لە دین و بیر و بۆچوونی عەقیدەییان. من و هازانە قوتابی دەستگای ڕۆشنبیری نوری حیکما سەرەتا بەخێرهاتنی ئێواکەم زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەم خێوەتگەیە ئامادەم بەڕاستی دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە دەورێکی زۆر کاریگەری هەیە لە کۆمەلگای کوردیە و دەستگای لەم جۆرە زۆر پێویستە بۆ کۆمەلگا لەبەرەوەی کۆمەلگەی ئێمە بە تایبەتی لە ڕووی دین و ئەو شتانەوە تۆزێ لە دواوەیە پێویستە دەستگایەکی لەم جۆرە هەبێ بۆ ئەوەی گەنجەکان بەرە و باشتر بەرێ. سلام علیکم من سایان بەهادین خوێندکاری دەستگای ڕۆشنبیری نوری حیکمەوەکێک لە بەشداروانی خولی پێگەیاندنی گەنجان لەم خولایە بەشداریم کردووە و بۆ ئەوەی بتوانم لە توانەکانم بەرەو پێشەوە بەرم چکە چەند بابەتێکی گەشە بێتانی زۆر باشی تایە وەکو خولەکانی سەرکردایەتی و بەڕێوەبەرایەتی و هەروەها ناسینی کەسایەتیەکانی دەوروبەر و بەڕاستی ئەم خولانە زۆر پێویستن بۆ گەنجانی ئێستا لەبەرەوەی وەکە زانین کە تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە و خەڵکانیش بەڕادێکی زۆر وا خۆیان یاوەتە بابەتەکانی سوۆشیال میدیا و هەنە بابەتی تر کە پەیوەندی ڕاستی هیچ لایەنێکی گەشە پێدان و هیچ لایەنێکی فکری و فەلسەفی ئەوان بەرەو پێشەوە نابات. بینەرانی عزیز بەیانمەتی هاوکارانمان بەرنامەی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کە سەرجەم بڕگە و بابەتەکانی جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.